بەڵێ لەبارەی کێشەکانی بەردەم ڕێککەوتنی هەولێر و بەغدا قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق کە لە کەلارەوە لەگەڵم دەبێت. بەڕێز شوان سپاسکە لەگەڵ کوردستان 24 شاندی حکوومەت یاریمی کوردستان لە بەغدا کۆبوونەوەکی 7 کاتژمێریان ئەنجامدا، بەڵام دیارەکە ناوەڕۆکی کۆبوونەوەکە و ئەنجامەکانی ئاشکرا نەبووە. کەمێکی دیکەش هاوپەیمانی داری دەوڵەت کۆ دەبێتەوە سەبارەت بە بابەتی موچە. هیچ زانیاریەک لە لای بەڕێستان هەیە سەبارەت بە کۆبوونەوەی شاندی پارتی لە بەغدا بۆ ڕێککەوتنەی کا بڕیارە بکرێت؟ باش بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق میوانمە لە کەلارەوە دیارەکە شاندی حکوومەت یاریمی کوردستان چۆتە بەغدا کۆبوونەوەکی 7 کاتژمێری هەبووە کە لەبارەی نەوت پرسی هێناردەکردنەوەی نۆتی هەرێمی کوردستان، پرسی موچەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە زیاتر لە 2 مانگە لەلایەن حکوومەتی عێراقەوە بە بڕیارێکی وەزیری دارایی عێراق ڕاگیراوە قسە بکات، هەرچەندە ڕێککەوتن کرابوو، بەڵام بەغدا لە دوایین چرکەکاندا پاشگەز بۆ لەو ڕێککەوتنەی کە بۆ هەناردەکردنەوەی نۆتی هەرێمی کوردستان و ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستان هەیبوو کشایەوە پاشگەز بۆ لێی. ئێستا هەرێمی کوردستان هەوڵەکانی خۆی دەدات بۆی کە بەڕێگەی دانوستان و هاوکات چارەسەرکردنی ئەو بابەتانەی کە بەغدا وەکو بیانوو بۆ هەرێمی کوردستان هێنێتەوە بتوانێت بەرگری لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان کات بە هەناردەکردنەوەی نەوتن بابەتانە بە یەکجارەکی چارەسەر بکرێت، هاوکات مافی ڕەوای خەڵکی کوردستان کە موچەیە وەکو پارێزگاکانی دیکە عێراق بۆ هەرێمی کوردستانیش بنێردێت. بڕیارە هەرم شۆ هاوپەیمانی داری دەوڵەت کۆ بێتەوە کە لایەنێکی سەرەکی پێکەنەری حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی قسە بکەن لەسەر بابەتی موچە و بۆچی تا ئێستا ئەم ڕێککەوتنانەی کە هەولێر و بەغدا ئەیکەن کێشەی لە بەردەمدا دروست دەبێت و ئایا چۆن ئەکرێتن بابەتە چارەسەر بکرێت. هەمووان چاویان لەسەر و کۆبوونەوانەیە، هاوکات شاندی هەرێمی کوردستانیش دواتر حتمەن بگەڕێنەوە باس لەم بابەتانە دەکەن کە چی ڕوویداوە لە بەغدا. بڕیار بوو کە سبەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ دەبێتەوە بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تێدا باس بکرێت، بەڵام وەکو هاوکارمان لە بەغداوە زانیاریدا کە هیچ بابەتێک لەسەر موچە لە کۆبوونەوەکەی سبەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا باسی لێو ناکرێت کە پێیوەست بێت بە فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە. بەڕێز شوان ئەمە بێ نوێترین زانیاریەکان لە جەنابەت وەربگرم ئەگەر زانیاریت لابێت سەبارەت بەو کۆبوونەوەی کەمڕۆ لە بەغدا کرا، ئایا ئەکرێت بڵین دڵخۆش و گەشتبین بین بەوەی کە چارەسەریم کێشانە دەکرێت؟ بەڵێ زۆر سوپاس. 5-6 ساعت کۆبوونەوە کراوە، لە کۆبوونەوەکان بە وردی لەسەر هەموو بابەتەکان وەستاون، بە تایبەتی بابەتی ڕادەستکردنی نەوت بە سۆمۆ و ئەو پشکەی بۆ ناوخۆ لە هەرێمی کوردستان بەکارەهێنرێ و چ میکانیزمێک دیاری بکرێ بۆ ئەوەی ئەو پشکەی پێ دیاری بکرێ. مەسەلەن دیارە عێراق خۆی نەوت لە ناوخۆ بەکارەهێنێ، جگەلەوەی کە هەناردەیە کاتە دەرەوە ڕێژەیەکی داناوە بۆ ناوخۆ بەکاری بێنێ. ئەگەر ئەو ڕێژە بێ چ 12.68 بێت چ ئەوەی بە گوێرەی ئەو سەرژمێرەی وەزارەتی پلاندانانی عێراق کردی، ئێمە نزیکەی 14.15 دیارە چەند بۆ ناوخۆی هەرێمی کوردستان پێویستە. کۆبوونەوەکان لەسەر ئەم بابەتانە بوون، لەسەر وردەکاری بوون. سبەیش کۆبوونەوەکان بەردەوامە بێ. مێ دەکەین لەو 1-2 ڕۆژە شەرتیش نییە بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەوەی تر ئەگەر تا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تەواو بێ نەگەینە نەتیجەی تر هەموو شتێک کۆتایی پێ بێ، وانە کۆبوونەوەکان بەردەوامە بێن. هیچ ڕێککەوتنێک نەکراوە لەسەر استراتیژی حکومەت میکانیزمەکانی هەناردەکردنەوەی نەوت و بابەتی کە جەنابەت ئێستا ئاماژەت پێکرد؟ نقطەی خلاف زۆر کەم ماوە، زۆر باش چوونەتە پێش و حکوومەتی هەرێم لە ڕاستیە بە حکمی و بارودۆخە خراپەی بەغدا بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستانی هێناوە. حکوومەتی هەرێم مەبەستێتی ڕێبکەوێت لەگەڵ بەغدا، هەتا لەوانەیە ئەو بارودۆخەیشە خوێنینەوە کە لە ئەوان دەزانن، یعنی استراتیژی حکوومەتی هەرێم ئەوەیە موچەخۆرانی ئێمە لەوە زیاتر سزا نەدرێن، موچەکانیان پێ بدرێ و نامانەوێت ئەم بابەتە بگاتە بندەست. بۆیە بەداخەوە هەندێک جار تەڵەبیاتی بەغدا، مرکزی خواستنی بەغدا، یعنی بێمنەتی بەغدا، ئەمانە ڕۆژانە هەستەکەی زیاد دەکات. سەرەڕای ئەوەش بابەتەکان نەگەیشتۆتە بنبەست. سبەی ئومێد هەیە ئەو هەندێک کێشانەی کە ماوە ئەوانیش چارەسەر بکرێ. ئەگەر نابە تەئکید، یعنی هەنگاوەکان بەرەو ڕێککەوتنە ڕواگە سبەیشتە بێت، 2 سبەی بێ هەرەگەینە ڕێککەوتن. باشە، ئەم شەو ئیدارەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کۆ دەبێتەوە
لەسەر پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بابەتی نەوت باشە بۆچی هەموو کاتێک لە ئیدارەی دەوڵەتە بێن بابەتێک لای بکرێتەوە سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ناتوانێت بڕیار بدات کەم بابەتە بەڕێکەوتن کۆتایی پێبێت چارەسەر بکرێت ئەوەی من ئاگام لێبوو ئیتاری تەنسیقی کۆ بێتەوە چوارچەوەی هەماهەنگی نەک هاوپەیمانێتی داری دەوڵەت چونکە هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت پارتیەکێتیشی تایە باش بەڵام ئیتاری تەنسیق لایەنە شیعەکان ئەوانەی کە لەگەڵ ئێمە حکوومەتیان پێکێنا خۆی پرسیارێکی منطقیە یعنی ئەمە ڕەدێکە یان ئیلغای هەموو ئەو تێڕوانینە هەڵبەستراوانەیە کاکە بەغداڵێ بابەتەکە ئیداریە یان تەکنیکیە یان چییە کە تۆ بابەتەکان بۆی لە نێوان حزبە شیعەکانە لەگەڵ هەندێک حزبی سونی ئەوانەی لە چوارچەوەی ئیتاری تەنسیقیدان ئەو حزبانە بڕیار لە چارەنووسی موچە و قوتی هەرێمی کوردستان بدەن کەواتە بابەتەکە صرف یانی سیاسیە بابەتەکە ئیداری نییە بۆ ئەگەر ئیداری بێ بەڕاستی هەر لە چوارچەوەی ئەم وەفدانەی کە دانیشن یەکلاییە بێتەوە یان سەرۆکوەزیران خۆی بەبێ گەڕانەوە بۆ سەرکردە سیاسیەکانی تر بە تایبەتی هەمومان نەزانین لە چوارچەوەی هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەتە کۆمەڵی سەرکردە و کۆمەڵی حزب هەیە یعنی تا ئەو پەڕی دژایەتی هەرێمی کوردستانەکەن و تا ڕادەیەکی شایانەوەی کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر نەبن و فشار دروستەکەن لە ڕووی دارایی لە ڕووی سیاسی بۆ هەرێمی کوردستان بۆیە دروستەوەیە بەڕاستی دوور لە تێڕوانینی سیاسی لە چوارچەوەی ئەوەی هاوڵاتیان بە گوێرەی دەستوری عێراق بە گوێرەی هەموو ڕێکەوتنەکان بە گوێرەی بڕیاری دادگای فیدراڵی موچەخۆرانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هەمان امتیاز و مافی هاوڵاتیانی عێراقیان هەیە وەکو فەرمانبەرێکی بەغدا و سلێمانی وەکو یەک ماف و حەقیان لەسەر دەوڵەت هەیە بەڵام بەداخەوە ئەوان هەمیشە لە فشار دروستکردنن لەسەر خەڵکی کوردستان لەسەر هاوڵاتیانی کوردستان ئەسڵەن زۆر بێخەمن بێمنەتن لەوەی کە ئەوە دوو مانگە فەرمانبەران موچیان وەرنەگرتووە یعنی مانعیان نییە لەسەر نقطەیەکی بەسیط بۆ ئەوەی زیاتر زەخت دروستکەن زیاتر کێشە لە هەرێمی کوردستان دروستکەن مانعیان نییە لەسەر خاڵێکی بەسیط بیانەوە هەفتەیەک ماتەڵە بکەن و کۆبنەوەکان درێژە پێ بدەن سەرەڕای ئەوەش وەکووتم تێڕوانینی هەردوو حکوومەت بەو ئاراستەیە کە ڕێک بکەوین ئەوانش لە دەرەوەی عێراق با بڵێن ئەوانەی لە خەمی ئیستیقراری عێراقان لەوەی بارودۆخەکە تێک نەچێ لەوەی نێوان هەردوو حکوومەت لەمە زیاتر ئاڵۆز نەبێ لە خەمی ئەوان کە لەوە زیاتر غەدر لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت ینی ئەوانش لە هەوڵدان بۆی هەردوو حکوومەت بکەنە ڕێکەوتنی کێشەکان کۆتایی ئاماژەت بۆ کرد کە حکوومەتی هەرێم بەنیەتی چارەسەرکردنی کێشەکان هەنگاو دەنێت و ئێستاش لە بەغدایە بەڵام حکوومەتی عێراق بێمنەتە عێراق لە چی بێمنەتە ناوخۆی ئەوەندە بەهێزە شەڕی تایەفی تێدانە لەو پەڕی هێز و دەسەڵاتدایە کێشەی دەرەکی و ئەیتر قەیرانی دیکەی نییە کە بێمنەتە بەم شێوازە لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە بکات عێراق قەزانێ ینی موچەخۆرانی هەرێمی کوردستانی بە بارمتە گرتووە ئاخر بڕینی ڕسق و ڕۆزوی نازانم ژیانی خەڵک تۆزێ قورسە بەڵام ئەوان کێشەیان نییە ینی ئەمە خەمێکی قورس نییە لای ئەوان ئەزانن ئەمە خەمێکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێم ئەزانن حکوومەت خەمی گەورەی ئەوەیە حکوومەتی هەرێم خەمی گەورەی ئەوەیە ئەم کێشەیە چارەسەر بکە فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو باقی فەرمانبەرانی تر موچە وەرگرن و بۆ ئەم ساڵ تا 2012 تا کۆتایی 2025 کێشەی موچە چارەسەر بکەن ئەوان ڕوئیای حکوومەتی هەرێمە زانن کە بەڕاستی زۆر لە خەمی ئەوای کێشەی موچەی فەرمانبەران چارەسەرکەین ئەمە نەک بەو مانایەی ئەوان بەداخەوە بەشێک لە حکومڕانانی عێراق لە بەغدا ئەیانەوێ یعنی بەڕۆحەتی تەسلیمبوونی هەرێمی کوردستان حیوارەکان ببن ئەمە وەکوڵێ هەمووی مەرفوزە لەلایەن سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە هیچ بارودۆخێکدا سازش لەسەر مافە دەستوری یاسایەکانی خۆمان ناکەین بەڵام لە ڕاستیدا لە ئێستادا ئێمە لە خەمی ئەوای هەرچۆن هەبێ کێشەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر بکەین موچەکانیان
دوایی ئێمە لە بەردەوامە بین لە خەباتی قانونی لە خەبات لە چوارچێوەی دەستوری عێراق لە چوارچێوەی مافەڕەواکانی خۆماندا یعنی بەردەوامە بین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئەقڵێتە شۆڤێنیەی کە 80 ساڵ لەژێر دەستی حکومڕانانی پێش ڕووخانی ڕژێمی سەدام 80 ساڵ ئێمەیان قەتڵ و عام و جینۆساید و ئەنفال کرد و کوردستانیان خاپور کرد ئەوە 23 ساڵیشە لەژێر دەسەڵاتی شیعەی عێراقا بە شێوەیەک لە شێوەکان دیستان دەستور پێشێلەکەن ڕێکەوتنەکان پێشێلەکەن یاسا جێبەجێ ناکەن فشار لە هەرێمی کوردستان فشاری گەورە لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان دەکەن ئێمە بەردەوامە بین لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ئەقڵێتە خاوەن قەزەیەکی ڕەوای لەگەڵ ئەوەشدا وەکوتم خەمی گەورەمان موچە و بژێوی خەڵکی هەرێمی کوردستانە بە هەر میکانزم و بە هەر شێوەیەک بێ بە دڵنیاییەوە حکومەتی هەرێم ئەچێتە ژێر بەرپرسیارەتی دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز کەلاری ئەمڕۆ بەڕێز مەسرور بارزانی ئاماژەی بەوە کرد کە کێشەکان تەکنیکی نوین سیاسین بۆچی بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە سیاسی دەکات ئایا هەمان ئەقڵیەتەکانە کە جەنابەت باست لێوە کرد یا لەم کاتە هەستیارەدا مەبەستی دیکەی لە پشت؟ بەڵێ بە تەکید ئەمە سزادانێکی سیاسیە ئەمە بۆ پاشە کشە پێکردنی پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانە بۆ ڕاگررتنی هەرێمی کوردستانە ئەمانە باوەڕیان بە دەستور نەماوە باوەڕیان بە فیدرالیزم نەماوە هەستەکەن غەدرێکی گەورەیان لێ کراوە کە لە دوای ئەنفال لە دوای جینۆساید لە دوای کیمیاباران لە دوای خاپورکردنی 4500 گوند و شارۆچکەی کوردستان ئێمە چوین ئەم عێراقەمان دروست کردەوە هەستەکەن ئەوەی بە ئێمە دراوە لە دەستورە یعنی زیادەیە بارتەقای ئەو هەموو خوێنە نییە کە داومانە بۆیە بە جۆرە لە جۆرەکان لە پاشەکشان ئەم پاشەکشە دێن جۆرەها فشاری سیاسی دروستەکەن سزای خەڵکی هەرێمی کوردستانە دەن سزای حکومەتی هەرێمی کوردستانە دەن باوەڕیان یانەوێ مرکزیت بە قووەت بکەنەوە وەکوتم باوەڕیان بە ئەسڵەن باوەڕیان بە دیموکراسی و خەرکی وای لێ دێ باوەڕیان بە پێکەوە ژیانیش نەماوە لە بەرامبەر ئەمەدا بەڕاستی ئیرادەیەکی گەورەی داکۆکیکردن لە خەڵکی کوردستان لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن لای جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هەیە لە هیچ بارودۆخێکی دژواردا ئێمە وەکۆڵێ چۆکدا نادەین تێک ناشکەین بەردەوامین و لە خەباتی خۆمان و بدڵنیاییشەوە ئەم بارودۆخە تێ ئەپەڕێ بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دابی نەکرێ و هەنگاوی باشتریش ئەچینە پێشەوە و ئاسۆژ ڕوونە ئینشاءالله. باشە کاک شوان دیارەکە لەو کاتێککە ئەو ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بڕیار بوو جێبەجێ بکرێت لایەنی سێمیش بەشدار بوو لەو کۆبوونەوانە بۆ ڕێککەوتن کە لایەنی نێودەوڵەتیە ئەمجارە لەم کۆبوونەوانەی کە دەکرێت ئایا لایەنی نێودەوڵەتی چاودێری کۆبوونەوەکان دەکات و ئەتوانێت گوشار لەسەر بەغدا بکات بۆەوەی کە پابەندی دەستور بێت پابەندی یاسا و ڕێککەوتنەکان بێت لەگەڵ هەرێم؟ لایەنی نێودەوڵەتی ئەزانێ بەغدا دەستور پێشێلەکە لایەنی نێودەوڵەتی ئەزانێ بەغدا دوور لە دەستور دوور لە یاسا دوور لە بڕیاری دادگای فیدراڵی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بە بارمتە گرتووە و سزای فەرمانبەرانی هەرێمی کوردستانەدا لایەنی نێودەوڵەتی ئەزانێ هەناردەکردنەوەی نەوت یعنی بەغدا لە مەسلحەتی هەرێمی کوردستانی زانێ بۆیە کێشە بۆ هەناردەکردنەوەی نەوت دروستەکە لایەنی نێودەوڵەتی زانێ لە دەستوری عێراقا هاتووە و ئەم کابینەیەش کە پێک هات بڕیار بوو بە ڕێز محەممەد شیع سوودانی لە دوای 6 مانگ لە دەست بەکاربوونی لە چوارچێوەی بەرنامەی کاری کابینەکە کە هاتە پەرلەمان و دەنگمان بۆدا ئەبووە یاسای نەوت و غازی دەربکردایە کێشە نەوتیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەسەر بابەتی وزە و نەو چارەسەر بکرایە لایەنی نێودەوڵەتی زانی وەکوتم مادەی 140 دەستور پێشێ لەکرێ بۆیە بە تەئکید یعنی لایەنی نێودەوڵەتی لە ناو مەسەلەکان و ئەیانەوەی ئەم بابەتانە چارەسەر بکرێ و بۆ زۆر درێژ بوونەوەی بابەتەکە لەوانەیە
بە جدیتر بێنە سەرخەت و چوارچێوەیەک دیاری بکەن بۆ ڕێکەوتنی نێوان هەردوو حکوومەت. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە کەلارەوە لەگەڵ کوردستان 24 سپاس.